سلااوتان لێبێت من کۆڤان عەزەتم لە دیبێتێکی تایبەتە لەگەڵتان دەبم. دیبێتەکەمان تایبەتە بە داعش. ماوەیە کە جموجۆڵی چەکدارانی داعش زیاد بووە، چ لە عێراقا چ لە سووریا. با بزانین داعش بۆچی کۆتایی نایەت؟ ئایا داعش بەرژەوەندیە وڵاتان بۆ خۆیان بەکاری ئەهێنن، یاخود ئایدۆلۆژیاوی در داعش هەرەمێنێت و لەگەڵمانە؟ و ئایا ئەو هۆکارانەی بوونەوە سەرهەڵدانی داعش بە تایبەت لە عێراقا هەرماون؟ ئایا سیناریۆی ساڵی 2014 لە عێراق و سووریا دووبارە دەبێتەوە؟ ئەم پرسیارانە ئاراستەی میوانەکان مەکەن. چەند میوانێکم لەگەڵت دەبێت. میوانەکان ڕێبوار تاڵابانی ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. کاک ڕێبوار بەخێر بێت. هەروەها زێدۆ باعادری ڕاوێژکار لە پەرلەمانی کوردستان لەگەڵمانە بێت. کاک زێدۆ بەخێر بێت. هەروەها ئاسۆ عەبدوڵلەتیف نووسەر و چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کاک ئاسۆ بەڕێزیشتان بەخێر بێن. سەرەتا کاک ڕێبوار لە بەڕێستانەوە دەست پێ دەکەین. یەکەم پرسیارم ئەوە بوو داعش بۆچی کۆتایی نایەت؟ ئایا بەرژەوەندیە وڵاتان بەکاری ئەهێنن یان ئایدۆلۆژیا و ئەیترامێنێت؟ والله ئەبێ طبعا داعش لە چەند ڕەهەندێک خۆی ئەگرێتەوە، بەڵام سەرچەکانیان ڕەهەندێکی مێژووی تیا هەیە، ڕەهەندێکی سیاسی تیا، ڕەهەندێکی ئەقلیمی و ڕەهەندێکی نێودەوڵەتیشی تیا هەیە. هەمومان ئەوانەی کە چاودێری مێژووی سەرهەڵدانی داعشمان کرد کە پێش 2004 بە تایبەتی دوای 2011 کە بەداخەوە ئەتیفاقی کشانەوەی ئۆباما کە ئێستاکە بەداخەوە بایدن پەرەی پێدا کە داهاتوتە سەردەسەڵات، با بڵێن بۆشایەکی دروست کرد، بۆشایەکی سیاسی، بۆشایەکی ئەمنی هەم لە عێراقا هەمیش لە سووریا، بۆیە ناخۆشیانە دەوڵەتی ئیسلام لە عێراق و لە شامە بەو معنایە بوعدە با بڵێن مێژوویەکەی تاریخەکەی کە بایدن تاواوکەری ئۆبامەیە لەو حادثەیە وەکو بوعدێکی ئەقلیمی بوعدێکی دەولی مەقسەدە بۆ خۆشی دوای کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا عێراق تووشی کێشەی ئەمنیە بێتەوە. ئەمەش باسەکەی بەتاکید بەس مەقسەدم باهین ئەم بوعدا ناگرێتەوە، هەمیش باڵێ بوعدە فکری و ئایدۆلۆژیەکە شەگرێتەوە، هەم بۆ عینێک شەگرێتەوە. ئێمە عێراق پێش 2003 عێراقێک بوو خەڵکێکی بەردەڕێوە، دوای 2003 ئەمانە تەریکەی ئەم داعشانە تەریکەی ئەو نیزامە سیاسیەن کە بەو ئاسانیە تەسلیمی عێراقێکی تازەی فیدرالی دیموکراتی لێرانە نابن و لە تەرەفەکەی ترش لە تەرەفی سووریاش بە هەمان شێوە بەکاری ئەهێنن. بەڵێ داشێکە بەکار ئەهێنرێت لەسەر ئاستێکی ئێستاکە ئۆکرانیا، ئێران، سووریا، ئەمریکا، عێراق بەکار ئەهێنرێت کە ئەمە هەرێکی وەرەقەیەکە فشارەکە بەکاری دێنیایسە ئیمڕۆ تەسریحەکەی رووسیا کالێ ئەلێ کورد و بە قەسەدەیەتی لەگەڵ ئەمریکا فەشەلیان هێنا لە ئێستەقراری. ئەمە ڕیسالەیەکە بۆ ئۆکرانیا، بۆ ئەو حربە تازەیە کە خۆ ئامادە ئەوە دەوڵەتێکەتی با بڵێن ئەقلیمێکەشی ئێران و تورکیا کە مەسەلەن سەرۆکی پێدا ئەلێ دەستی تورکیای تایە، هەیەکێکی تێ دەستی ئێرانی تایە، با کاملە تەنش یانوێ پرۆژەی با بڵێن فکری با بڵێن دروستکردنی هەرێمێکی کوردستان لە ڕۆژهەڵات و لە باشوور و لە باکوورلوانە ئەیانێ بە زوئێنی کەن زیندوو بەتاڵی بکەن. ئەوە یعنی هەموو ئەم بەعدانی تایە کە ئەقلیمیە کە دەوڵەتی فکریشە بەرژەوەندیە. بەڵێ ئەمجاهێن با بڵێن ئێران و تورکیا هەموو نالێمتم هەمووی بەشدارن، هەمووی بەکاری دێنن بۆ ئەدە ئایدۆلۆژیەکەشی بێجگەدەوەش قسێکی تازات و تەناگۆڕێ ئەمانەی کە دوێنێکەش بۆ ئێستش بەردەوام لە شەڕەکەی با بڵێن حەسەکە مناڵن. ئەو مناڵانن کە لە 2000 هین گرتراون لە سزنەکانە لەو کاتە عمریان 9 ساڵ وەسە بۆتە 16 ساڵ و 17 ساڵ. یعنی ئەمە دووبارەگە چی لەناو زیندانەکان بێت، چی لە مخەیەمەتەکان دن، دووبارە دروستکردنی فکرێکی ئایدۆلۆژیەک دروست بۆتەوە، تازەتر بۆتەوە بە نوعێکی تر کە ئێمڕۆ ئەوان لە شەڕەکەن، باوکەکان لە سزنن، منداڵەکان هاتوونە شەڕی تازیان دروست کردو. یعنی بوعدە ئایدۆلۆژی بوعدە فکرێکەشی تایە. باش هۆکارەکانی سەرهەڵدانی داعش و بەهێزبوونی داعش لە هەرماون بەڵێ لەم کاتێ تەقەن زۆر قورسترە، زۆر تونترش. جارێ ئەوڵان ئێمە باسی عێراق بکەین، ئەو درۆ گەورەیە بێ جارێ پوچەڵکەینەوە کە لە 2017 حەیدەر عەبادی وتی ئەوە داعش نەما، داعش مابوو، فقط موامەرەیەکی کرد دژی دۆستەکانی خۆی کە پێشمەرگە بوون کە مووسڵیان بۆیان کردەوە و بە لەسەر سینەیەکی ئاڵتونی تەسلیمی عێراقیان کرد بۆی عێراقێکی مستەقر بێت دوای ئەوەی کە خۆیان تەسلیمی داعشیان کرد لە 2014
بەداخەوە لە جاتی دیاریکردنی پێشمەرگە و هەرێمی کوردستان چون ئەو مؤامەرەیان کە لە 16 ئۆکتۆبەر ئێستاش نەتیجەکەی وەرەگرنەوە ئێستاکە ئەوان داعش یەک داعشێک لەو پرۆسیە نەگرترا بە تایبەتی لە کەرکووکە هەر لەسەر جادەکە زیاتر تێپەڕ نەبوون هەموو داعشەکان دزەیان کرد بۆیە دوا تەحلیلی ئومەم المتحیدە و تەحالف ئەلێ ئەو داعشانە هەمووی لە بۆشای ئەمنیەکانی حەمرین ئێستاکە نەفەقی وایان لێداوە لەو کاتە تاکوم ئێستاکار زۆر عەجایبە ئیلا ئەلێ زۆر نزیک نەبێتەوە درۆنەکانش نازانین نەفەقی لە بنەوەزان یعنی بالعکس دوای ئەو هۆکار بووە وا خۆیان تونند و تۆڵ بکەن یەکەم شت نائستقراری سیاسی ئەوە کە سەروری هەموو مشکلەکان هەموو پرۆبلەمەکانەوە بڵێن ئێستقراری سیاسی عێراق بەدڵێ بە پرسە بە دەرەجەیەک چونکە کە خۆی نەیتوانی استقرار لەو شوێنانە دروست بکە بە معنایەکی تر پاسێکی دریدا بە داعش کە جایەکی تر خۆیان ڕێکخەنەوە لە کاتێکە کە ئەو کاتە هێزەکانی پێشمەرگە لە 1051 کیلۆمەتر ئەو شوێنانیان ئەپاراست دەریانی کرد لە ساحەکە و تەسلیمی هەر بە بەتاڵیش بەجێشت بۆی سەرێشەیەک بۆ هەرێم دروستکات هەم بۆ عێراقیش دروستکات کە ئێستاکە دوا قسەی معتەدیلەکانی عێراق کە ئەو حەڵەتەیان کرد ئەلێن ئێستێمە غەڵەتێکمان کردەوە ئێستاکە ئەم شوێنانە بە پێشمەرگە نەوێ جارێکی تر کۆنتڕۆڵ نابێتەوە دوا تەسریحاتی ئەوانەی کە میانڕەون لە کە شۆڤینیەت و مەزهەبگەریان تا 100 ساڵێ لە حکوومەتی عێراقیە باشە دواتر ئەو پرسیارانە شەکەم بۆ منە حکوومەتی عێراقی داعشی پێ باشتر وە لە پێشمەرگە بۆی پڕی نەکردوتەوە من ئەو پرسیارە لە بەرز زێدۆ دەکەم کاک زێدۆ بۆچی حکوومەتی عێراقی ئەو فەراغ ئەمنیەی پڕ نەکردوتەوە تاوەکو ئێستا بەتایبەت لە دوای ساڵی 2007ەوە کام دوژمنیەتی پێشمەرگەی دوژمنی ئەوە یان داعشە یان ئەوتە داعشی پێ باشترە لەوان لەو ناوچانە بێت ڕاستی پرسیارە جەنابێتت هێلت مرۆڤ هەندێک پەرکا بقولبینێت پرسیارە جەنابێتت هێلت مرۆڤ هەندێک پەرکا بقولبینێت ئێک جێ تعریفە داعشێ خەڵکێکی مەزن هەر و هەر دێگوتبانە داعش ئەجنەبینە من وەختیشدا مدگۆ 195 بێتر 197 198 داعشێ مە ئێ عراقیە داعشێ دەور و بەرێت مووسل بوو داعشێ ئێ ڕمادێ بوو داعشێ تکرید بوو یعنی عەرەبێت سنی و نە هەموو عەرەبێت سنی ئەو عەرەبێت زەلامێت سەدامی فکرە حزب البعث نەما هەموو جیهانێ محارەباوان کردش بەرجەریمێت ئێتڕژێما سەدامی بەڵام ئەوانش خۆیان بە مەغدوورە زانی ئەوان ڕابوون کراسێ خۆ گوهارتن و خۆلگەل ئەڕدی ئەلگەل ئەردی گونجاندن بۆ نمونە ئایدۆلۆژیا کەڤن یا بەری 1400 ساڵە بکارهێنان و تقارن بژمەتە شانێکی بکارهێناژی عەردی داعش گەلێک زێدە بوو گەشتە مەشارف بەغداد نێزیکی کەرکووکێ بوو مەشاتێت وان تێرێ نەکردن علەماء داعشێ مفەکرێ داعشێ تەفکیرکردن دێ شانێکی خەلک التحاقی بوان کرد دێ خەلک التحاقی بوان کرد بەرێواندانە شنگارێ شنگار نابسڵمان بوون یعنی نە شیعە بوون و نە سنە بوون ئێزدی بوون هەندێک ئاەت ئێت وەختیدا بکارهێنان گوتن حلالە ئەنفال سوورەت الئەنفال گەلێک جارە دژی کووردا بکارهێنایە علەمای داعش بەرێواندا شنگارێ بەهرابتر خەڵکی وان منطقە هاتن تەواع کردن بۆ داعشێ بەلاش بەس فی سەبیل بێن وجار من تعريفك دي أزبيجم زجواني برسيبو والمناطق الشرق الأوسط حاشا بالزجوان شكي برسيبو يعني بو زواج المتعة وزواج المسيار وانشتا جمارة خوزي ذكرين دوبارة ببيتو زارش كرداعش ببيتو هاوشوي صالي 2014 نخير أزباورنا كم خب كم كرمان جيانا صوراني تمام كيف أتى صوما جبيجة أجر برسالة من يعني بصوراني كان أجش يزب كم لا لا وكي خوش من بيش بيني كنكو يعني أو كل صالة 2014 تشيبول بله عراقي نفسي تشيب بتابة نخير جارك هادي داعش بيت نخير چونکو ما پێشمەرگەکی ڕێک و پێکتر بێ هەی ما تەجریبەکە 4 ساڵی وە هەی ما وەکو پێشمەرگە ئەس خۆ بەخشێک سەری 4 ساڵەتێداوم هەرش پردێ خەتاوێرێ پێشمەرگە خەڵکی کوردستانی بەهرابەتر خۆ پێشمەرگە زانێت بەس دەڤەرین کوردستانی لوکەنە دەستی پێشمەرگەی دانا تو باوەری هێزن عێراقی بشن ڕێکەوان بگرن تشتێک دیژی بێچێ بووی نەما داعش عەردی بسینێتە بە حەقەتەکە علمیە باوەڕکەم جەنابێک کاک ڕێبواری بەتر زانێت داعش دێ وەکو حرب عەسابات
هبت بس قضية عرضي بالصند نا حلفاء الدولي تيلن طيارة دينفا نا حكومة بغداد هي ديسا الطيارة مايتين نا حكومة ما هريمي يعني بس ركب دنا بيش مرقي داعش نا بس دي بتوي جي هاتين بيش مرقي ما بيشتي دي بلكونا هيلت ما او باوري بهاي داعش وكو حقيقة السر عرضي نينا بلي باش بس من برسفا برساخه ورنيقت كرمك سپای عراقی بو وی والله امنی تجناکت وی داعش پی باشتر الویره بن هزا پیشمرگی هلبت سياسة صفقات جروبة افجار صفقات الجل داعش كي كدوش من تيا عندك جروبة هين البغداد اعتراف بالديمقراطية ناكن وناخذن فري ديمقراطية جبن بيجني عندي كم عندي خراب كم يعني دستوان اجتي ده كارتينن ورقة داعش بخوب كارتينن ويتاني عندك جروب ايش ديمقراطية ترسن ايش دندانة ترسن ايش شارستانيتي عندك جروب تاني شارستانيتي ترسن ايش اعلام فكري ايش ايكي وكي جنابته روزنامه فاني فكري بتحزري شوية ترسن ايش بينوسي ترسن ايش برفيكي او كسانت خسار بنت انتخابات هذا نتيجة وان دليوانين تخوازن بيجن دي خرابكين شي تشي او وقت بيجن داعش دي يتفاوت كان او بكارتين بلي ورقة فاشلة يعني خسارات بهروانة تمام كواتا تا برجون ديان هبه داعش لوي امينيت دي مينته ضعيف داعش هكا ضعيف دي مينت ما بس من برجون دي لاني برامبر حكومة عراقية او جروب ميليشيانا تا برجون ديان وابخوازي داعش لو بلي ناوشانا حتى نوجي بوزانيا جنابته علماء متابعة السياسي خاصة قالك جمت الصفحة إلاف دا مليون يا عربي تدا بحث كرن هيشتا نزعن داعش صنعتي كيا هيشتا ديارنا داعش صنعتي كيا شكليا قالك يتعفاي ديفيجن صنعتي أمريكا عندك ديفيجن إيران عندك ديفيجن مالكي بخويا عندك ديفيجن ديا بل مروفي السياسي وقتين صار سكن يا ديارة داعش تشتكي تراثية دريجية 1400 صالة عقلي عندك أدبيات يشاندن عندك كسر اعتراف بديمقراطية نكن باوريا وان ناف شعبي داني ناف ملتي خداني رادبن ويكا غزيب كارتين بون منا نوكجي وقت تشاخي هل بجارتن نتيجة هل بجارتن هذا كفتين وهيزيت كردستاني بون منا شنغالي حمو هاتن بس نهلان كانديديت ما جيبشني بندسي باندا بندسي باكك دا بندسي حج الشعبي دا حمو شون قوتن ايقدن بلي بو كردستاني بلي بو مرشحية ايد بارتية المنطقة ديجي الباشكو بعزاني بو نمونا جناب امام موسى ممثل حمو منطقة بس اظن نتيجة بو تبرنا مناطق ايد داقير كري يعني مستقطع ايد دا بالرأي حموكا صداب بترش نوطو بينجا دنجي خدام بو كردستاني اوان كسا اوان جروبيت بين نتيجة نبدا الليوان دي بيني لدن بيجن دا خراب كين بس ما باوري بقيادة خوها يا بقيادة وهيزت بيشكفتي العراقي النزيك حكومتك بقوة دي شبتو يا افاكر نيدي شبت سپاس کاک سێدۆ دەسمەلای کاگ ئاسۆ عەبدوڵاتیف کە لە سلێمانیەوە لەگەڵ ما بێت کاگ ئاسۆ شەوتان باش ئەوەی کە لە ڕۆژئاوای کوردستان ڕووی داوە باشە چەندین جاریش هۆشداری لەسەر ئەم بابەتە دراوە و گرتوخانانەی داعش کە لە ڕۆژئاوای کوردستان هەن پێتان وایە داعش خۆی ئەم کارەی کردبێت یان دەستی دەرەچیشی لەگەڵا بۆ ئەوی بیانەوێت داعش جارێکتر زیندوو بکەنەوە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم لە ڕاستیە ئەدەبیاتی سیاسی و فکری ئێمە بە درێژایی 10 ساڵی ڕابردوو زۆرترین قسە و باس و دیالۆگی تیادا کراوە لەسەر داعش و فکری داعش و پەروەردەی داعش و ئایدۆلۆژیای داعش و تەنانەت هەموو ئەو پەیوەندیە نهێنی و پێکداچوانەی کە ڕێکخراوێکی وەکو داعشەیەتی لەگەڵ هەریەکە لە وڵاتە ئیقلیمیەکان و وڵاتە سلهێزەکانی دنیا بێگومان پێشەوەی من بێمە سەر وەڵامی ئەو پرسیارەی کە ئەوەی لە
حەسەکە ڕوویدا و ئەو گرتوخانەیە کە داعش پەلاماریدا بێگومان ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ ڕەچەڵک و ئەساڵەتی ڕێکخراوێکی توند ئاژۆی ڤەندەمێنتاڵیزمی ئوسوڵی ئیسلامی وەکو داعش ئێمە ئەگەر پێناسەیەکی بکەین لە سادەترین پێناسە ئەوەیە کە گەڕانەوەیە بۆ خلافەتی ئیسلامی لە دوای ڕووخانی دەوڵەتی خلافەتی عوسمانیەکان و ئەم گەڕانەوەیە بێگومان بە چەندین هۆکار و فاکتەری سیاسی و ئایدۆلۆژی هەموو ئەو گروپە جیاوازانەی لە چوارچێوەی جیهاد و قیتال و غەزا کۆبوونەتەوە لە چوارچێوەی ئەو گوتار و دیسکۆرسە ئەیانەوێ بە جۆرێک لە جۆرەکان لە ناو دنیای ئیسلاما کارێک بکەن کە شەرعیەت بگەڕێننەوە بۆ ئەو عقاید و ئەو دەقە ئەسیلانەی کە خۆیان باوەڕیان پێ لەگەڵ کامیانی داعشەوەندیە بەکاری ئێمە کاگاسۆ یاخود ئایدۆلۆژیای ئەو فکرەیە بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر خۆی ئەوان لە تەسمی خۆیانە لە ناونانی خۆیانە ئەڵێن تەنظیم و دەولە واتە ئەمە ڕێخستن پێش ئەم ڕێخستنش بێگومان ڕێخستنی قاعیدە هەبووە لە جیهانە کە بێگومان 11 سپتێمبری دروست کرد و چەندین هەڕەشە و تیرۆری گەورەی لە دنیای جیهانی ئیسلامی و ئەوروپی و ئەمریکا دروست کرد بێگومان تەنظیمی دەولەی ئیسلامی کە هەم لە شام و هەم لە سووریا و هەم لە عێراق بە درێژایی ئەم 10 ساڵە قسە و باس و دیالۆگی لەسەرەکرێ و ئێستاش هەڕەشەیەکی گەورەیە لەسەر دەوڵەتانی وەکو سووریا و عێراق بێگومان ئەمە پەیوەندی بە هەڵگەڕانەوە یا با بڵێن ئاڵوگۆڕی هاوکێشە سیاسی و ناوچەیەکانەوە هەیە کە لە نێوان هەریەکە لە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا هەیە بێگومان بە تایبەتی لە دوای 2007 و تا ڕادەیەک ئەوەی کەوترا کۆتایی هاتنی تەنظیمی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و لە شام کە بێگومان کۆتایی نەهات بوو هەموو هەوڵەکانی ئەمریکیەکان لەم ناوچەیە بۆ ئەوە بوو کە پاشەخشە لە ڕۆژاوای کوردستان و لە وڵاتی چۆک و عێراقا بکەن بێگومان هەوڵێکیان نا لە سەردەمی ترامپ بۆ پاشەخشە لە ڕۆژاوای کوردستان و هەوڵی ئەم دواییەی سوپای ئەمریکیەکانیش لە عێراقا کە بێگومان بڕیاری پەرلەمانی عێراقی بۆ دەرچوو بۆ پاشەخشەی هێزەکانی هاوپەیمانن و ئەمریکا هەموو ئەمانە وای کرد داعش جۆرێک لە ئیعادە نەزەر بە فیکر و بە ئایدۆلۆژیا و بە قەڵەمڕەویەکانی خۆیانە بکەنەوە بێگومان کەوتنی داعش لە موسڵ و لە شارە گەورەکانی حەلەب و شارەکانی وەکو سووریا و شام و ئەوانە کەوتن بوو لە شارەکانە بەڵام بێگومان وەکو فکر وەکو ئایدۆلۆژیا وەکو کۆمپانیا وەکو بزنس وەکو حەشارگە وەکو مەخبەئە گەورەکانیان لە عێراقا بە تایبەتی کە ئەمڕۆ من یەکێک لە ڕیپۆرت نووسەکانی ڕۆژنامەی گاردیان و تەنانەت ڕۆژنامە نووسێک لە نیویۆرک تایمزیش کە لە زاری یەکێک لە ئەفسەرە باڵا هەواڵگریەکانی عێراق ئاماژەی پێکا ئەڵێ ناوچەیەکی زۆر مەترسیدار و خەتەر لە عێراقا هەیە کە کەوتۆتە ناوچەی حەمرین کە نزیکە لە کەرکووک و لە بێجی و لە سامڕا ئەمە بە موسەلەسێکی مەترسیدار ناو ئەبرێ کە دەیان مەخبە و حەشارگەی گەورەی داعشی تایە نە ئەمریکیەکان چاودێریەکەن نە هێزە عێراقیەکان چاودێریەکەن نە هێزی پێشمەرگە چاودێریەکە نە سوپای هاوپەیمانان لە عێراقا چاودێریەکە ئەمە دەرخەری ئەوەیە کە تا ڕادەیەک زەمینە سازیە کراوە بۆ ئەوەی لە عێراق و لە سووریا داعش سەر هەڵباتەوە دیسان بۆ لەبەرەوە ئەوان لە ئێستادا بە بڕوای من لەو دۆخە نائستقرار و نائارامەی کە لە عێراقا هەیە کە عێراق بە درێژایی خۆی تا ڕادەیەک داعش وەکو وتم داعش کۆتایی نەهاتووە داعش پەروەردەیە لە ناومانە داعش ئایدۆلۆژیانەوە ماوە بەڵام بەهێزبوونەوەی خۆی بەهێز کردووە یان ماوە تا ئێستا بە بڕوای من هەم خۆی بەهێزە هەم ویستێکی نێودەوڵەتیش هەیە بۆ سەر لە نوێ دووبارە ڕۆڵدانەوە بە داعش لە ڕێگەی هەموو ئەو حرەکاتە ئیسلامیە ڤەندەمێنتاڵیانەی کە لە ناوچەکە هەیە ئێستا ئێمە بیرمان نەچێوەکو سەرچاوەکەی گاردیان ئاماژەی پێکردووە ئەڵێ ئێستا چەند جۆرێک لە داعش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا هەیە و کە ئەتوانن
لە یەک ساتەوەختا هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم ئەوروپا هەم ئەمریکا بخەنە بەرمەترسی بێگومان داعشی عەرەبی هەیە داعشی سونی هەیە داعشی کوردی هەیە بێگومان لە دوای ڕوخانی دەوڵەتەکەی ئەشرەف غەنیش لە ئەفغانستان داعشی خۆراسانی دروست بووە کە ئەمانە هەر یەکێک لەمانە خاوەنی ئەمیری خۆیانە خاوەنی تەنزیمی خۆیانن خاوەنی بودجەی گەورەی خۆیانن لە هەمان کاتا ڕێڕەوێکی گەورەی با بڵێن پێکەوە بەستراو هەیە لە نێوان وڵاتەکانە کە ئەمانە ئەبەستنەوە بەیەکەوە و ئەتوانن چالاکیەکانیان بە درێژایی هەموو ئەو وڵاتانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە ببەستنەوە بەیەکەوە. خۆی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بە بڕوای من یەکێ بوو لەو فاکتەرە هەرە بنشینەیانی کە وای کرد کە داعش بە تایبەتی لە هێبان و خدرجیجە و ئەو ناوچانەی مەخمور و تەنانەت حەمرین و ئەمانە تا ڕادەیەک سەر هەڵبەنەوە و چالاکیەکانیان زیاتر پەرە پێ بدەن و ئەو بۆشاییەش کە لە ڕۆژاوای کوردستان لە ماوەیە دروست بوو بێگومان ئەو بێگومان گرتوخانەی سناعە و ئەوەی کە لە حەسەکە ڕوویدا هەموو ئەمانە پێم وایە وەکو چاودێرێکی سیاسی فاکتەری نێودەوڵەتی لە پشتەوەیە ئەم فاکتەرە نێودەوڵەتیە ئەیانەوێت لە ئێستادا ڕۆڵ بدەنەوە بە دەوڵەتی ئیسلامی خەلافەتی ئیسلامی داعش چ لە سووریا چ لە عێراقا دیارە کۆمەڵێک مەبەست و مەرامی تایبەت هەیە لەم کارە لەم پرسا ئەمە بەشێکی بۆ با بڵێن بۆ دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە بڕوای من و بەشێکیشی بۆ بەرگریکردنە لەو هەژمونەی کە هەریەکە لە وڵاتی چین و رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تا ڕادەیەک لەگەڵ دەوڵەتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێرانە هاوپەیمانەتێکی گەورەیان دروست کردووە و دەوڵەتێکی تریشمان هەیە لە ناوچەکە بێگومان بە ئاشکرا سەپۆرت و یا با بڵێن سەپۆرتی فکری و ئایدۆلۆژی و ئابووری دەوڵەتی ئیسلامی داعشەکە ئەویش دەوڵەتێکی وەکو تورکیایە بە تایبەتی ئاکەپە هەمومانە زانین چەکدارانی داعش لە ناو تورکیاوە مەشقیان پێکرێ هەناردە ئەکرێن بۆ ڕۆژاوای کوردستان و بۆ عەفرین و بۆ حەسەکە و بۆ مووسڵ و بۆ ئەو ناوچانەی کە تا ڕادەیەک ئیستیقراری ئەمنیان تیادانیە و نائارامیان تیادایە عێراقیش خۆمانە زانین بە درێژایی ئەو 2 ساڵە نە سیادەی هەبووە نە ئیستیقراری هەبووە نە ئارامی هەبووە هەروەک بینیمان لەم چەند ڕۆژەی ڕابردووە بەڕێز مستەفا کاظمی بەپەلە سەردانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان و سنووری ئوردن عێراق و سووریا عێراقی کرد لەبەرەوە ئەمانە هەموو مەترسی گەورە دەبێ هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق بە زووترین کات پێک بێت بۆ ئەوەی بەربگرێ لەم کارەساتە مەترسیدارانەی کە هێزێکی تاریکبینی تونڕەوی وەکو داعش لە هەگبەکەیە هەیە دووبارە لە سیناریۆیەکی ترا لە شانۆیەکی ترا پیشانی ئێمەی بات زۆر باشە کاک ئاسۆ لەگەڵم بمێنەوە دواتر دەگەڕێمە وڵاتان کاگرێ بوار ئەم جمو جۆڵی چەکدارانی داعش لە نێو عێراقا هیچ پەیوەندێکی بە حکوومەتی عێراقەوە هەیە چونکە دەگوترێت هەندێک گروپ و ملیشیا بۆ ئەوەی کورد هاوپەیمانیان لەگەڵ بکات داعش بەکارەهێنن و کار ئاسانیان بۆ بکەن دیاراوە دوا وتەبێژی حکوومەتی حکوومەتی عێراقی لێت مەسلەی داعش لێت تەهویل کراوە یعنی بە گەورە کراوەتەوە ئەو هێزانەی کە دۆڕاون مامعنا و ڕیز پەیامێکە بۆ ئەو هێزانەی کە لە هەڵبژاردننی ئەم ساڵ دۆڕاون ئەیانەوەی وا پیشاندن بە خەڵکی بە گەلی عێراق کە ئەوە ئێمە بووین نەمانهێش داعش ئەو جموجۆڵە بکە ئەو سەر هەڵدانەوە بکە ئەوە ئێستاکە يعني ئەمانن ئەم خەڵکە تۆقێنن بۆی خەڵک مەجبوریان بێت و جادێکی تر هەر چۆنە بێت لە معادلەی سیاسی حکوومەتی عێراقی تازە کە بەتەمای تشکیلەکەن پەیامێ بدەن چی بەو هێزانی کە ئێستاکە ڤیتۆیان لەسرە دوور خراونەتەوە و نایەن بچن ناو معادلەی تازەی حکوومەتی عێراقی بووە بەلای ناو زۆرینەی نیشتیمانی ئەغلەبی وەتەنیە جا ئەو تەرەفانی کە زەرمەندن لەم حاڵەتە سیاسیە ئێستاکە ئەمانن لە هۆکارەکانی ڕاگەیاندن و سۆشیال میدیا مەسلەی داعش ئێستاکە گەورەترەکەن و حەزمی زیاتری پێدەن خەڵکی پێتۆقێنن ئەم خەڵک تۆقانەدا لەو ئاستەیانێ بووە وەکو بەڕێزە لەو ئاستەیانێ بۆیە وەکو ناوینا کازمی ڕەدە ئستیباقەکەی کازمی یەکسەر دەستیان پێکرد بە بابلین بە تەمشیدکردنی چیای حەمرین و سلسلەی حەمرین و
هەتا حدودی سووریا لەوانش گورزێکیان وەشان بە هەلیکۆپتەر و بە تایارە و بە سەمسیات و چوێ سەر حدودش بۆی بە خەڵک بلێ بەو دەرەجەیە نییە ئەوەی کە گەورە کراوەتەوە داعش لەم بەڵێ جموجۆڵێکی پارتیزانی هەیە لە چۆن شوێنێکەوە گورزی خۆی وەشێنێ لە ژێر چاودێری ئەو هێزانەی کێمە خۆمان ئەزمموی هەولێر کە ئاهاتن لە بن لای دبسەوە یاخود درۆنێکیانە نادوو لە کۆڵانێکی سەجادێکی هەولێرە نەدا لە ژێر چاودێری خەڵکێک بوو ئێستا ئەو هێزانە دۆراون ئێستا ئەوانەشن ئەم حاڵەتە گەوراکەن و زەقەکەنەوە بۆی بڵێن بە عێراق ئێمە ئەستقرار بە عێراق دەین ئێمە نالین داعش جموجۆڵێ بێ ئەگینە بەبێ ئێمە عێراق بەرەو ئارامی ئەمانش دەستیان تێدایە دەستیان تێدای بە تاکید و ئەوانش زلی ئەەکەن و حاڵەتەکە لە حەزمی خۆی زیاتری پێدەن ئەگینە بەو دەرەجێش نییە کە بێتە بۆ عبێک و ئەم عالەم بەشۆخێنێ لەگەڵ جمهوری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان ڕوودەدات هەندێک کەس پێیان وایە ئەسڵەن ئەمە داعش نییە عەرەبی هاوردن ئەمە بێتەوەمان لەبیر نەچێ داعش حاضینەی هەیە داعش شۆنێکیە لە باوشی ئەگرێ طبعا ئەگەر ئەو دیانەی لای مەخمور ئەوانە ئەگەر هاوکاری داعشیان نەکرد بێت داعش ناتۆن لێنە هجووم کاتە سەر بینەکانی ئێمە پێشمەرگە شەید کات و خەڵک شەید کات ئەکید خەڵکێکەیە حاضینەیەک بۆ بۆی وەکاتی خۆشی کە پێشتر من میوانێکم هەبوو دەیگوتە من ئەو عەرەبانەی لەوێن نەک هەمویان باشە دەیگوت بە ڕۆژ فەلاحن بە شەو داعش ئەبە تاکی جاوی کردوا بوو خۆ لە کەرکک لە حەویجە باشە کە دوای 16 ئۆکتۆبەر چی بوو بە شەو ڕۆژێ داعش نەما هەر ئەو هەموو خەڵکێ بوو متعاون بوو لەگەڵ داعشە هەر ئەو هەموو خەڵکە دوایی بوونە چی بوونە هێن فەسائلی حەشدی شعبی عەشایری جاستانێ بە بەیانیان ئیشی فەسائلی حەشدی شعبی عەشایریەکەن بەێوارانیش هاوکاری داعشەکەن بۆی بتوانن استقراری لە هەموو عێراقنێنن بە تایبەتی ناوچە کوردستانەکانی دەروی ئیداری هەرێمی کوردستان بۆ جارێکی تر دەستور جێبەجێ نەکرێت و هێزەکانی پێشمەرگە نێنەوە بۆ شۆنانە دڵنەوەی بە خەڵکی شۆنانە بدەن بە هەموو پێکاتەکان بەمونەتەوەکان کە ئەوە حاڵەتێکی دەستوریە و بۆەوە قانجازە ئێستا هەیە ئێستاکەش بڵێ بەردەوام ئەم خەڵکە ئەو خەڵکە متەزەررانی کە مامەساشوتی لە بەقایە حزبی بەعسن کە بەڕاتۆکانێک دەخە بەڕای تۆ بەڕۆژ میلیشیان و شەو داعشن یان بەڕۆژ فەلاحن و شەو داعشن نانە بەڕۆژ هێنن نانە میلیشیان حەشت میلیشیان و لەگەڵ نەفس حد ئینەکانێنەوەکە بەڵام بە شەو تاوت شوونەکانیان پێ پیشاندن لەو ڕێگەوە بڕۆن و ئەوە بارەگای پێشمەرگەی و بارەگای عێراقەکان نزیکیان نابنەوە سە تۆسی حاڵتەکان کە جاازوایە کە شتێک ڕوودا لە بینی کفری و دیا لەو خانەقینەوە لەگەڵینتر نزیکی توخنی جێیشی عێراقی نابنەوە با بڵێن ڕویان لە پێشمەرگا بێگە بیانە گورز بۆشێنن چونکە بەڕێی ئەوان ئەوە حاڵەتەیە کە بربەستێک دروستەکەن هەردوو تەرەفەکە بێکتری رازین بەڵام بۆ رازین کە پێشمەرگە بگەڕێتەوە شوێنانە بۆ هەردوو لە هاوکاری یەکتریەکە لەو حاڵەتەیە لەو کاتی سوپای عێراق بۆ لەوێ بێدەنگە ئەمە گروپ و میلیشیانە زاڵن لەوێ نادم ئێمە ئەو ئەمان نەبی ینی خۆمان لەوە نەدەین ئێمە ئێستا هێزی عێراقی سوپای عێراق ئەوە بەقەت میلیشیاتە وەلایەکان دەوریان نییە هەتاکم ئێستا لەگەڵا بێ عێراق لە ژێر هەژمونی میلیشیا وەلایەکانن ئەبێ ئەم حکوومەتە تازەیە ئەمەنێلی ئەوەیە کە سەدرە لێت نابێ میلیشیا بێنێتەوە میلیشیاتی منفەلت ئەبێ هەموو چەک بسەندرێتەوە بەدەستی دەوڵەت بێ سەوان چەک تەسلیمی دەوڵەت ناکەن کە چەک تەسلیمی دەوڵەت ناکەن معنە ئەوان حکمی عێراقەکەن ئێمەش لەبەرەوە ئەم فترەیە کە لە دوای هەمە هەنجێ باسەکرێ دینایەتە دی لە نێوان پێشمەرگە و سوپای عێراقیە لە حاڵەتێکی زۆر زعیف ئێمە گوێمان لە وتە پێشی حکوومەت هێرێنگر بەڕێز کاکلی و عەبدولخالق من لە فترەی پێشتا هەفتەیەک باشە حاڵەتەکەی کرد ئەوێت مشکلەی مەسەلەن ڕاتبە کەرەستەکانە کەی تۆمارەکەیسە دوو لیوای مشتەرەکە ئەوە لە کێوە خەریکن ئەما گە جدیەتێک هەبوایە هەژمونی عێراقی و سیادەی عێراقی و بابلەی قوواتی مسلحە و سوپای عێراقی زاڵ بواین ئەبواە بە هەفتەیە دوو هەفتە تەواو بۆ ئەم حاڵەتە بەڵام ئێستش ئیمڕۆ کە چۆتە شنگال بابلین کازمی یعنی هەر هەیبەتی قەرارەکەی خۆی نەماوە کە تاکو مەسەنیان توانی ڕێکەوتنەکەی شنگال جێبەجێ بکەن ئەمە وازە حابووی ئێمە هەتاکم ئێستای لەگەڵا بێ نەخێت ئێستا میلیشیاتی موالی حکمی عێراقەکات و بێت چاوەڕێکردن حکوومەتە تازەی عێراق ئەو ئەطرافانەی کە حکوومەتەکە دروست ئەتوانن سیادە بگەڕێنە بۆ خوێنیان نا ئەو کاتە ئێمە قسەمان بە خارجی ئەو گفتوگوۆی والله ئەتوانن لە حاڵەتێک چەند حاڵەتێک هاتوان چەچیان بەدەستە لە چەند حاڵەتێک هاتوان ئێمە ئەگامان لێ بێ اتفاقی ڤێنە ئێستاکە
جمهوریەتی ئیسلامی سالێ ئێمە حەزرین لەگەڵ ئەمریکا تەفاوزکەین ئەگەر بێت بەبێ مەرز بێت یعنی ئەو حەسار اقتصادی لەسەرمانە کە لە کاتێکە لە سەر لا چوو ئەوانش مەرجیانە بێت ئەبێ جارێکی تر منتیقی ئێستقا وەرگێتەوە لەوانێت لەو کاتەیە تەوەینیان بۆ بێت پەیامیان بۆ بێت کە ڕۆڵەکەیان نەچێتە بە واری هجوومکردن بێتە بواری دامەزراندنی عێراق و سیادی عێراقی باش کاک زێدەوە بەرەستان لە پەرلەمانی کوردستان ڕاوێژکارن بە تایبەتیش لە لیژنەی مادەی 140 ئێوە چ ڕاوێژێکتان پێداون بەم لیژنەیە بۆ مادەی 140 چیتان کردووە بۆ مادەی 140 چیکەی خۆشیە لیژنەی کە هەیە لە بەڕێاز سەرۆکاتی جوانخان کچی سەرکردایەکی پێشمەرگە لە هەردوو شۆڕش جوان ڕۆژ بەیانی وا بزانم هەموو لیژنەکانی پەرلەمان زۆر چالاکن بەڵام ئێوە وەکو ئەم لیژنەیە بەڕاستی کار کردووە لە مەکتەبەکان کتاب دروست کردوونە لەسەر بۆ ناوچە کوردستانیەکان و مادەی 140 چیتان کردووە ئەوانە بە هەر شت بە ڕێگای قانون بە ڕێگای دیبلۆماسیەت لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ حکوومەت لەگەڵ سەرۆکاتی هەرێم زۆربەی گفتوگۆ بۆ نمونە ئەتیفاقیەی هەولێر و بەغا ئەوە نەتیجەیەکی گەورە بوو هاوکاری پەرلەمان و حکوومەت و بەڵام تا ئێستا لە لای بەغاوە ئەو کۆمەڵا میلیشیاتیانەیەوە تۆ دەڵێن ناهێن دروست بێت ئەوە نەتیجەیەکە عەقلی فکری ئەو ئەتیفاقیە بەڕاستی زۆر گرنگە ئەوە نەتیجەیەکی بەرشاو زۆر شتی تریش خینە وەکو دراسات دروست کردوونە هەموو گوندەکان خاڕیتەکان ناوی حتا ناوی عەشایرەکان هەموویان نووسینە بە وەکو یعنی لێکۆرە باحثە نوویسینە کەسانێت ئەکادیمی تەکلیف کرینە ئەو مناطقێت عەرەبی بژنێت مستەقطع بە زمانی گفتوگۆ دەتوانین بچینەوە ناوچانە ما هیوی هەیە لەگەڵام عەقلیەتە ما هیوی هەیە حکوومەتان و وەزنێ ما vê carê ژمارەکان دیدمە عەقلیەتی هەندێک گروپێ دی قیادەمەیە حەکیم کێشانە سەرخەتێ بەهرابتر خەڵکی گەشببینە و ئەو بابەتێتەیە گرنگژی هاتنا داعشی ئەوە محاولەکەوانە محاولەکەوان یا مریە ینی عەرەبیت بێژن بەیە تەلت مەیتە یعنی هەر گەل بوونا خۆ ئەم محاولەوان یا مریە باش ئایا حکوومەتی عێراقی باشە دوای کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراق تووشی کێشە دەبنەوە مەسەلا کێشانە ئەمریکاش عێراقی نەوی ڕەنگەی عێراق بخۆی پاراستنی خۆی هەیە عێراقی ئەس بتر دێ بۆوە بەحسی کوردستانێکم کوردستانی هێزەکەی ناوی پێشمەرگە ناوی پێشمەرگەی گەلێکی پیرۆزە چوو جێشێت عالەمێ بووکی وی ناویل خۆ نەکرێ یعنی بەڵام ئەگەر کێشە لە عێراق دروست بێ ئەکید ڕاستەوخۆ کاریگەری لەسەر هەرێمی کوردستانی شەبێت ئایا حکوومەتی عێراقی سوپای عێراقی توانای پاراستنی خۆیان هەیە دەتوانن خۆیان بپارێزن دەبێت هەندێک غیابی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لغة الأرقام آخذين عراق دولتك كمظنة يعني نوكت بيجن 30 مليون 34 مليون بعرض خوش ألمانيا مصر ألمانيا نزيكي نوت مليوني تداجيت أف عرض عراق بسنة هي نايتا باراسن أف جروبي تدا عراق وكو جهانك بسكوك برنا كرد بتدا عرب بتدا تركمان بتدا آشورية بيت قومي آلية ديني جبا شنو هي الديني جبا السنة والشيعة بتدا السنة والشيعة نما عدلك بسيطة شر السنة والشيعاتية 1400 سالتها هي دارم أو شر كفن أيديولوجيا عن بنادي جنابته بحث كري الحمد لله كردستان دانينا باش بەڕستان کوردی ئێزدین باشە بینیمان چی بەسەر کوردانی ئێزدیە هەر لە دوای هاتنی داعشەوە کاکرێبوار گوتی ئەو گروپ و ملیشیانە کە لە ناوچە کوردستانیەکان هەن بە تایبەت لە سنووری پارێزگای کەرکووک هاوکاری لەوانەیە داعشیش بکەن بۆ ئەوەی ڕێنیشان دەریان بن پێشبینی دەکەن هەمان ئەو گروپ و ملیشیانە لە شنگالیش ئاوا بەسەر ئەو خەڵکە بهێنن
کەکەی من شنگاری وەختیان بەحث کەین بێتم جغرافیەتای بزانین ئەردێکی مەزنە شنگار چیایەک درێژیە 7 کیلومتری و نیڤەکێدا ئەوت بێژنێ شەمال و قوبلەت یعنی لێ ژۆری شتێک هەیە لێرە دەیان گوت ئەو عەرەبانی جیران ما بوو هەر ئەوانە بوونەوە داعش وێرشیان کردەوە ببوورە خەڵکیمە سەدا هەفتی بتر هێشتا بێت کەم پێت کوردستانێ بێت کەم پادار کوردستانێ هێشتا نەچوونە سەر گوند و ئاڤایت خۆیان بەهرابتر مجەمەعاتتوان خاڵینە ئەگەر نۆ داعش بێنە تێدا مجەمەعاتت خالی خانێت ئاخینە هەوا هەفتی و پێنج گوندێتوان ژێ ساندی هەندە خانێت ئاخی بۆ ئاڤاکردبوون نەبەس داعش بەڵکو حیوان تێدا عیش نابێت ئەگەر ئەعمار نەشتەوێت ئەگەر ئاواکردن نەچێت ئەگەر خەدەمان نەچێت ئەگەر سەدا هەفتاشی لێرە بێ خۆ سەداسیەکی هێستا هەر لە شنگال و لەو شوێنانن ئەمانش مەترسیان لەسەر نییە ئێل کوردستانێ نە ئەوانی ئەوێ ئەوانی لە شنگال بەێ ئەوێل وێدرێت چاو مەترسی وە هەی و بەس ما قارەمان لێ دەرێت هەین ما قاسمی شەشۆی وێ هەی لێ دەرێت ما هەوارێتوی گەلە قاسمێت وێت هەین لێ دەرێت هەتانەوە شک شەرفەدین میرگەها شەرفەدین یا پیرۆز تەسلیم نەکرینە داعشا چەندین جارە هێرش کرد حەشد شعبی هات نەهات حتى جيش عراقي فيا شرفدين بسيط خلق شنقاري قال قاسم ششوي وحيدر ششوي وهفالتوان بيش مرقيت ويدري هطانو تسليم ناكينا وتسليم ناكن جيت خويت بيروس بتني على بيجن على كردستان ما قبوله خلقي بدري قد أزباوناكم جارة كدي داعش بينو جي مقود نادي بي رنقيبت وتعاطفك الدولي مع شيء بوي يعني شاخي فرمانا شنقاري شيء بوي شيسو سي دولتها نصر خطير شيسو سي دولتها نصر خطير داعش هذا جارك دي او خطر يا عم بيجي المنظم نينا ليه الهيرة حقيقتك واهي حقيقتك عندك تشد مهمتين حكومتها شي اقليمي شي كردستاني عندك وان مجرمه بزوترين وقت دتا محكمه وقت تيت وان مجرمة اتحبست كردستان ده حبست بغداد بدت محكمة عادل بيتا كرن قال انتربول عراقي بمادة تيرور بابلين دادگايانكا بمادة تيرور دادگايان بكاتن لزرري كرداني ازديا كيكي من ملات بهرابتر ملات الحمد لله انا خاص ما عراقي عفويه وقت بينن تاوان بارك وسب تلفزيوني وقتی تاوان بارێکی هاریکارێک سەردا گەل داعشی وقتی سەر تەلڤیزیۆنی ببین بەرامبەری قازیەکی وێت قەفەسێدا ئێکی هزرا داعشی هەی نامینێت کێمتر بێت ji ber vê yekê êkemîn tişt ez wek Kurdekî dî wek pêşmergek wek xelkekî Kurdistana Iraqê em dixwazîn micrimê Daeş bi zûtirîn wext bêne mehkemekirin da ku fikrê wê kêmtir bimînet. بۆ نمونە جەنابێ مامۆسای و خۆشی ساڵا 2014 وەدیت خەڵکێ مووسل گول و ڕێحانە سێلیت پەقلاوێ لیلیا چۆنە پیشە داعش بەرێ پشتینگی پسێ هەیڤە شەش هەیڤە هاواردکردن بلا پێشمەرگە بێت هاواردکردن بلا پێشمەرگە ji ber vê yekê tiştê gelekî mühim بۆ عراقê hemûkê û بۆ xelkê Kurdistanê geleke mühim e mehkemekirina مجرمê داعش û harîkarî gel Interpolê duwelî زۆر باشە کاک زێدۆ دەگەڕێمەوە لای بەڕێستان دەچمە لای کاک ئاسۆ بینیمان لە ئەفغانستان کە هێزەکانی ئەمریکا کشانەوە تاڵیبان ئەمەی بە دەرفەت زانی و چی بەسەر ئەفغانستانە هات داعشیش ئەمەی بە دەرفەت زانیوە لە عێراقا کە هێزە شەڕکەرەکانی ئەمریکا کشێنەوە یاخود بارودۆخەکە جیاوازترە خۆی لە ڕاستیە تا ڕادێک جیاوازیەکی زۆر هەیە لە ڕووی هەم جوگرافی و هەم لە ڕووی سۆسۆلۆژیا و هەم لە ڕووی ئەحزابی سیاسی چ لە ئەفغانستان و چ لە وڵاتێکی وەکو عێراق و هەرێمی کوردستان بەڵام تا ڕادێک پاشەکشەی هێزەکانی ئەمریکا هەم لە عێراق و هەم لە ئەفغانستان ئەتوانم بڵێم ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی ئەو هێزە ڤەندەمێنتالیستانە و هێزە ئوسوڵیانە ئەو هێزە توند ئاژۆیانە باشتر لە غیابی هێزەکانی ئەمریکا جم و جوڵ بکەن و چالاکی بنوێنن ئەگەرچی ئەم کۆمەلگا ڕۆژهەڵاتیانەی ئێمە ئەم کۆمەلگا شەرقی و ئیسلامیانەی ئێمەش لە ڕاستیە کۆمەلگایەکی تا ڕادەیەک
شێدارن بۆ بەرەمهێنانی نەوات و یا با بڵێن چەکەرەکردنی بیری تونڕەوی و بیری ئوسوڵی لە ناوچەکاندا. ئەگەرچی ئەمریکیەکان ئەیانتوانی گوتارێکی جددیتر لەوەی ئێستا پەیڕەو بکەن لە عێراقا، دیموکراسێتی باشتر لە عێراقا فەراهەم بکەن، ئەو دیسپلینەی کە لە کۆمەڵێک وڵاتە توانیان دای بمەزرێنن یا ئەو گوتارەی کە لە ئەمریکا هەیەیانە و عێراقیان بۆ ئازاد کرد لە ساڵی 2003 ئەیانتوانی باشتر لەوەی کە ئێستا هەیە لە عێراقا چەندین ئەکادمیای سیاسی با بڵێن کەلتوریان دروست کردایە، سینەمای گەورە گەورەیان دروست کردایە، دعمی حرەکاتی کەلتوریان کردایە لە عێراقا. بەڵام ئەبینین ئەمریکاش لە عێراقا تا ڕادەیەک هەستی بە جۆرێک لە شکست کرد و پاشەخشەی کرد لە هەموو ئەو پرەنسیپە فکریانەی کە لە ئەمریکا هەیە، بە تایبەتی ئەو چێشمەکێش و با بڵێن ململانێ ئایدۆلۆژی و فکریانی کە لە نێوان هەریەکە لە بەرەی دیموکرات خوازان و بەرەی کۆماریەکانە هەیە، تا ڕادەیەک زیانی گەیاند بە وڵاتانی وەکو ئەفغانستان و وڵاتانی وەکو عێراق و سووریا. ئێستەش ئەم پاشەخشەیە بێگومان ئەمریکا نە ئەوەیە پاشەخشەی فعلی بکە لە عێراقا، نە ئەوەیە بمێنێتەوە لە عێراقا، یانی تا ڕادەیەک هێزە سیاسیە شەڕکەرەکان لە عێراقا تا شاندوێتیەوە، بەڵام تا ڕادەیەک ئەمریکیەکان لە عێراقا بە سیفەی ڕاوێژکاری لە عێراقا هەن، سەفارەتخانەکانیان لە عێراقا هەیە، فڕۆکەخانەکانیان لە عێراقا هەیە، بەڵام بە تەواجودی ئەمریکیەکان لە عێراقا هێشتا نەیانتوانیوە بە تەواوی بەربگرن لەو تەوژمە مەترسیدارانەی کە لە چواردەوری داعشا هەیە. وەکو وتم داعش تەنزیمە، داعش ئەبێ لە ڕەگ و لە بناغە و لە بنچینەوە هەڵبتەکێنرێ. ئەمە پێویستی بە پلان و بەرنامەڕێژیەکی گەورە هەیە، پێویستی بە دیسکۆرسێکی گەورە هەیە کە ئەمریکیەکان لەسەر ئاستی جیهان لەگەڵ ئەوروپیەکانە بەڕاستی بناغە بۆ ئەم قۆناغەدا ڕێژن. چونکە ئێستا ئەو کێشەیە کە هەیە لە نێوان ئەمریکیەکان و ئەوروپیەکانە، بە تایبەتی ئێستا گوتاری کەسێکی وەکو با بڵێن ماکرۆن کە سەرۆکی فەڕەنسایە زۆر جیاوازە لە گوتاری جۆ بایدن لە ئەمریکا، کە هەردووچیان تا ڕادەیەک ئیدعای دیموکراسیەت و مافی مرۆڤ و ئازادی و پلۆرالیزمەکەن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. فەڕەنسیەکان لە ئێستادا ئەڵێن یعنی ئەمە تا ئێستا باوەڕیان لەسەر ئەو میتۆدە بنیادناوە کە ئەڵێ ئێمە ئەگەر کافێکان لە عێراق و لە شام و لە سووریا بە ئارامی هاوڵاتیەک نەتوانێت کافەیەکی گەرم بخواتەوە، بێگومان کافەکانی پاریسیش ناتوانن بە ئارامی هاوڵاتیەکانی پاریس و ئەوروپیەکان بتوانن لە کافەیەکی فەڕەنسا بە ئارامی کافەیەک بخۆن. لەبەرەوە فەڕەنسیەکان ئێستا بە تەواوی دژن لەگەڵ هەموو ئەو هەوڵانی کە ئەمریکیەکان لە ماوەی ڕابردووە بە تایبەتی لە ساڵی 2020 بۆ پاشەخشەی هێزەکانیان لە عێراقا، چونکە پێوانەوە بوو کە ئەم پاشەخشەیە هێشتا زووە، هێشتا عێراق نەخەمڵیوە. عێراق ئێستا جیرۆدەیە بەدەست کۆمەڵێک هێزی عەسکەری میلیشیایی سیاسی وەلایی لە نێوان شیعەکان و سوننەکانە، کۆمەڵێک کاگاسۆ پێشتر بەرپرسانی حکوومەتی کوردستان بۆیە داعشیش باش بەرپرسانی حکوومەت هەرێمی کوردستان بەرپرسانی ڕۆژاوای کوردستانی ئاگادارکردبووە کە لەوانەیە مەترسی لەسەر ئەم گرتوخانانە هەبێت، بە تایبەتی سناع و هۆڵ ئەوەی لە حەسەکە ڕوویدا پێشبینی دەکەن لە هۆلیش دووبارە بێتەوە یان لە هەمان شوێنیش دووبارە بێتەوە؟ لە ڕاستیە هەموو ئەگەرێک کراوەیە لە بەردەم هەموو ئەو گرتوخانانەی کە هێزی سیمبولیک یا هێزی گەورە گەورە یا شخصیاتی گەورە گەورەی داعشی تایە، چونکە ئەو هەوڵانەی کە لە ناو گرتوخانەکانەوە ئەدرێت چەندێک هەوڵە لە ناوخۆی گرتوخانەکانە، ئەوەنە هەوڵی وڵاتە ئیقلیمیەکانە، بە تایبەتی کۆمەڵێک دەوڵەتی وەکووتم دەوڵەتی گەورەی وەکو تورکیا لە پشتەموو ئەم سەرهەڵدان و چالێکی تازانەی داعشەوەن لە عێراق و لە شامە. لەبەرەوە بەڵێ هەموو ئەگەرێک کراوەیە و ئەبێ چه هێزەکانی ڕۆژاوای کوردستان یەپەگە چه هێزەکانی پێشمەرگەی کوردستان کە لە چوارچێوەی هێزی پێشمەرگەی کوردستان و وەزارەتی پێشمەرگەی کوردستاندان بێگومان ئەبێ لە جاران زیاتر چاوکراوەتر بن و بە تایبەتی فۆکەس بخەنە سەر ئەو ناوچانەی کە بۆشایی ئەمنیتیایە، بە تایبەتی ئەوانەی لە دوای 16 ئۆکتۆبرەوە تا ڕادەیەک بوونەتە
حەشارگەیەکی مەترسیدار بۆ چالاکی و بۆ جموجوڵ و بۆ مەشق و ڕاهێنانی هێزەکانی داعش وەنەوە هێزانە لە ڕاستیە لە دوای 2007ەوە بە بەشانەی نووسویان نابینم بەڵکو بەشانەی چاوکراوەیان ئەبینم لە ناوچەکە. باشە ناسەقامگیری سیاسیە ئەم دۆخەمنی لە عێراق دروست کردووە یان داعشە خۆی بەهێز کردوتەوە کامیانە؟ بەڵێ خۆی بەشێکیشی ئەو ناسەقامگیریە سیاسیە هەیە کە لە نێوان ئەقتابگەلە گەورەکانی عێراقا هەیە بە تایبەتی خۆتان نەزانن لە دەی ساڵی 2021ەوە هەڵبژاردن کراوە تا ئێستاش ئاسۆیەکی ڕوون دیار نییە کە ئایا لە چەند مانگی ئایندەشا بتوانرێ حکوومەتی ئایندەی عێراق پێک بهێنرێ یاک پێک نهێنرێ بە تایبەتی ئەو زیانە کوشندەیی کە درا لە هێزەکانی حەشد و وەلایەکان لە عێراقا بە تایبەتی ئەوانەی کە ئێستا چوارچێوەی هەماهەنگیان دروست کردووە و بەرەی ئەو لاشکە بەرەی تەیاری سەدریە کە داوای حکوومەتی زۆرینەی نیشتیمانیەکە بێگومان ئەمە فەجوەیەکی گەورەی دروست کردووە بۆشاییەکی گەورەی دروست کردووە لە عێراقا. عێراق تا ڕادەیەک ئەتوانم بڵێم بە شوێن سەروەری و شەرعیەتی نێودەوڵەتیەوە هەیە دەستور لە عێراقا پەکخراوەکاری پێ ناکرێ و چەند هێزێکی سوپایی میلیشایی لە عێراقا هەن بە تایبەتی ئەمە لەلایەک شۆرتەی ئیتیحادیمان هەیە لەلایەک سوپای عێراقیمان هەیە لەلایەک هێزەکانی حەشدی شەعبی و سەرایە سەلام و کۆمەڵێک لیوا و کەتیبەی گەورەی ئیقلیمیمان هەیە لە عێراقا حیزبوڵڵامان هەیە نوجەبامان هەیە هێزی پێشمەرگی کوردستانمان هەیە هەموو ئەمە وای کردووە لە عێراقا زەمینە سازی زیاتر ببێت بۆ ئەوەی داعشیش سەر هەڵباتەوە بە جۆرێک لە جۆرەکان داعش فۆرمەڵەی خۆی بکاتەوە بۆی لە ئایندا زیانی کوشندەتر لە ناوچەکانمان بگەێنێت بە تایبەتی ئەو هەوڵانی کە لە ڕابردووە وەکوتم لە شاخی قەمچوغە و لە ناوچەکانی مەخمور و ئەوەی بەداخەوە لە خدر جیجە ڕوویدا و چەند ئایلەیەک بوونە قوربانی لەبەرەوە هەموو ئەمانە جگەلەوەی کە هەوڵێکی داعشن جگەلەوەی داعش کە خۆی هێزێکی منەظەمە لە ناوچەکە لە هەمان کاتەوە کوتم فاکتەرە ئیقلیمیەکانیش لە ناوچەکە فاکتەری سەرەکین بۆ ئەوەی داعش بەردەوام بێت. زۆر باشە چەند خولەکێکم ماوە بۆەوەی یەک و پرسیار ئاراستە سلێوانەکان بکەم و دەگەڕم وڵاتان ببوورە دەست خۆش بێت. کاگرێ بوار کازمی گوتی لە دوای کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا گوتی هێزەکانمان توانای پاراستنی وڵاتیان هەیە ئەمە بەس بۆ قسەیە کە سەرۆکۆزیران ئابێ وا بڵێ یان بەفعلی توانای پاراستنی وڵاتیان هەیە؟ والله من جای بەس پێشێک ئیزافەیەکی بەسیتەکەم لەم بارودۆخە ئیقلیمیانی لەوەی لە سووریا ڕوویدا ئەو شەڕی کەسە لە گەوتوخانەکە بێ هێزەکانی پێشمەرگە لە سووریا کوردستانەکان با بڵێن ئەوە 3-4 ساڵە داوا لە ئەوروپاکە هەست کەسە بێ ئێرابی خۆی باتەوە خۆمو ئێرابیەکان هەمووی فەڕەنسا و ئەڵمانیا و دەوڵەتەکانە توندرەوەکانن کۆیان کردەوە لە منتیقی ئێستاکە ئەویان دەکەن بەڵام بۆچی وەریان نەگرتەوە وەڵامەکان وازەح بوو بگەڕێنیان لێ حکمی عیدام و کوشتن نییە جایانەوە لێرە بکوژرێن جا ئەمەی کە ڕوویدا ئێستاکە سیناریۆ بوو بۆ خۆی ئێستا کۆمەڵی سزنیان بەڕڵاکە هەنێکیان کوشتە سە دوای تەقیرێک کە دەرچۆ 150 کەسیانیان کوشت و نشیانیان گرتەوە ئەیانەی هەمووی تەسفیە حساب لێرەکەن ئەمریکا بۆوە ناکەم مەسن سوالی دووەم ئەمریکا ناچێتە سەرەوە چونکە ئەمریکا بایدن کە قەسەمی خوارد کە بۆی ڕئیسی جمهوری وتی من مشکلی ئێرهابی نییە لە منتیقەی شەرقی ئەوسەط من ئێرهابیەکی عەرقی ئەبێزم بۆ دروست بۆ ناو ئەمریکا من ئەولویاتی من ئەوەیە بۆ ئێستاکە لە ئەمریکا چێکی کەسێک کاتۆلیک بێ عەرقی ئەبێز بێ ئێرهابی لای چونکە کۆنگرسیان اقتحام کرد چونکە گەران و سەر عەرقە کاتۆلیکەکە زۆر باشە جا ئەوە ئەو بۆ عەدەینەکەیەتی جا بۆ ئێستا گەشەڵێکیش بکەنە ئەیانەوێت سیناریۆکشەکە لە عێراق دروستکەن لە کۆی گشتیا پێیان خۆشە چونکە یانێ ئەم هەموو ئێرهابی دنیا کە ڕووی کردوتە عێراق و سووریا لێرە تەسفیان بکەن ئەگەنا لە عێراقیش عەبادی مشکلی چییە عەفوەن کازمیێری 8,000 کەس مێ لە ئەبوغرێب داعشن بۆ ئیدام ناکرێن مەسەلەن ئەوە بۆ خۆی پرسیارێکە ئێرهاب چوارە خۆی حکم دەرچووە هەمویان ئێرهابین ئەی بۆ ئیدام ناکردێن ئەمە سیناریۆکە یعنی ئەمە هەموو تەسفیە حسابات لە عێراق و سووریا کە نان یەک ئێرهابیە بگەڕێتەوە فەڕەنسا زۆر باشە کە کازمی شوالێ نەخێت توانای نییە حتا سیادەی نەبێ هەتا نەبێت تەقاعیدی عامی قوواتی مسلحە ئەو دەرەقەتی مصلحەکە نهات یەک ڕۆژ چوو بلیشیاتێکی گرت یەک شەو 24 ساعت لە سزنەکە نەما یەکسەر هەستەندەوە ئەمە بچی پێک ئەو اتفاقی شنگاری پێجێ بەجێ ناکردرێ خۆی پێمان خۆش نییەوە ئێستا کە ئەگەر سەدر بتوانێت ئەو بەرنامەی کە هەیەی چەک بسەنێت و لەدەست هەموو میلیشیات
بلا ناس دەوڵەت ئەتوانێت لەو کاتێ دەست خۆش کاکرێبوار کاک زێدۆ بۆچی ناوچە کوردستانەکانەکرێتە ئامان ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە سپاس دەکەم ji ber çi deverên Kurdistanê têne armanjkirin ji alî Daişê ve bes eger kurtî me sivam dê dê spas tekem her kesekî dîroka bizava rizgarî xwaza Kurdistanê ya Iraqê xwaste bit hemû rejîma hemû renga tehrîb kiriye tehrîb yani Ereb kirdin her ji Kerkûkê û Xaneqînê bigire û heta çiyayê Şingalê ev çiyayê xwe yani yani Kurd armanca wan e Kurd û Kirmaş ew naxwazin ew deverê Kurdistanê çend qarin pêşmergeyê hidûdê pêşmergeyê bigeyne Îranê bigeyne Tirkiye bigeyne Sûriye ma kişkokin erdê zor spas بۆ نمونە ئەوش مووسل ترسن ئەوش مووسل ترسن هەتا دەمەکی نزیک شڕۆشدا ما تلعفەر خواست ما قەتێکی مووسل خواست ما تخوبێت ما هەتا بەدر و جەسان بوون بجا ئەو ڕژیمنە ئێت باوەری دیموقراتی نین کاک زێدۆ هاوکارانم ئەوەندە لە جێم قسە دەکەن دەڵێن کاتمان نەما دەنگ و باسەیە نیف دقە بەس ئێک تشتی مدوێت بێژم هەنجی فكري الراديكالية إسلامية متشدد وشوفيني عربي وراديكالية إسلامية خزمة خودك يعني شر تعريب كرنيا زۆر سپاس کاک ئاسۆ ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە سپاسانەکەم بەس ئەگەر بکرێت لە ماوەی خولەکێکا زیاتر نەبێت پێشبینیت بۆ داهاتوە چییە بە کورتی سوپاس دەکەم من پێم وایە ئەگەر ئیسلاحاتەکانی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بێ و هێزی پێشمەرگەی کوردستانی یەک بخرێ لە چوارچێوەی دیسکۆرس و دیسپلینێکی گەورە لە هەرێمی کوردستانە ئەتوانین ڕۆبەڕووی هەم ئەو تەحەدیاتانە بینەوە کە چه حەشدی شعبی چه داعش بەرامبەر بە هەرێمی کوردستان بیگرنەبەر و من ئومێدەوارم ململانە ناوخۆیەکان کار لەو گوتارە سیاسیە نەکا کە هەرێمی کوردستان لە ڕابردووە هەی بووە ئومێدەوارین بە هەموو لایەکمان بتوانین کار بۆ گەڕانەوەی ناوچە دابڕێنراوەکانی هەرێمی کوردستان بکەینەوە و بیخەینەوە سەر هەرێمی کوردستان و مادەی 140 لەم خولەی ئایندەی پەرلەمانی عێراقا جێبەجێ بکەین. زۆر سپاس بۆ بەرز ئاسۆ عەبدوڵەتیف نووسەر و چاودێری سیاسی کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی هەروە سپاس بۆ ڕێبوار تاالبانی ڕاوشکاری سەرۆکی حکوومەت کە لەگەڵمان بووی هەروە سپاس بۆ زێدۆ بەعادری ڕاوشکار لە پەرلەمانی کوردستان لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەر و بیسەرمان بوون هەر لە خۆشی دابن.